سڵاوتان لێبێ ئازیزان و خۆشەویستان، بینەران، گوێگرانی ئازیز و خۆشەویست لە هەر کوێیەکەن، سڵاوی ئێمەتان لێبێ. جارێکی تر هاتینەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست. بۆ ئەم جارەش دەچینەوە خزمەت میوانی هەمیشەیی پۆدکاستەکەمان، کاک دکتۆر محێدین محەممەد خانی، بۆیە بە ناوی ئێوە و بە ناوی تەواوی هاوکارانمەوە جارێکی تر بە خێراتن دەکەین دکتۆرکیان. سپاسدانەکەم، منیش سڵاو و ڕێز و احترامم پێشکەشی جەنابت و هاوکارانت و بینەران و بیسەرانی خۆشەویست لە خزمەتتان. زۆر سپاس دکتۆری ئازیز و خۆشەویست. ئەلبەتە لەم زنجیرە ئێمە ئەمڕۆ لە پۆدکاستی سێمە و تا ئێستا باسمان لە خودناسی و لەگەڵ ئەڵقەی یەکەمە کە باسمان لە لێهاتوویەکانی ژیانە کرد. پێمان باش بوو بۆ ئەم ئەڵقەیە بچینە سەر یەکێکی تر لەو لێهاتوویانەی کە لە لێهاتوویە گرنگەکانی ژیانن، ئەویش پەیوەندی گرتنە. ئەکرێ بەو پرسیارە دەست بەم پۆدکاستە بکەین: ئایا جیاوازی هەیە دکتۆر لە نێوان پەیوەندی و پەیوەندی کاریگەر؟ چونکە زۆر جار بەرگوێمانەکەوێ باس لە پەیوەندی کاریگەرەکرێ. ئەم دوانە هیچ جیاوازیەکیان هەیە؟ بێگومان جیاوازیان هەیە و بۆی جیاوازیەکەی حەڵیبین من تۆزێک ئەچمە دووە بۆچی پەیوەندیەکەین. ئەگەر تماشا بکەین ئاژەڵەکانیش پەیوەندیەکەنەوە یەکۆ، وەلێ پەیوەندیەکانیان زۆر لاوازە. ئەو خاڵانەی لە پەیوەندی مرۆڤەکانە هەیە لە هی ئەوانە نییە. پەیوەندیەکی غەریزی سروشتیە، ئیتر پلانیتیان نییە، ئامانجیتیان نییە، لە ڕابردوو دەرس وەرگرتن و ئێستا پلاندانان بۆ داهاتوویتیان نییە. بۆیە هەرچەند پەیوەندیان هەیە هەردوو پاتەونەوە. یعنی ئەو ئاژەڵی سەدەی یەکەمە تەکی ئەو ئاژەڵەوە کە ئیسا گەیشتووە بە سەدەی 21 شێوەی ژیانیان هیچ جیاوازیەکی تیان نییە و بۆەوەی پەیوەندیەکەیان سروشتی بۆ ئێستا شەر بە سروشتی درێژە پێیاکات. ئەمما ئەگەر پەیوەندی بوو بە پەیوەندی مرۆڤایەتی لە ڕابردوو کە کولتورە، مێژووە، لێکۆڵینەوە کات ئەگەڕێت عەیب و گرفتەکان و کەم و کورتیەکانی ڕابردوو هەمووی ئەدۆزێتەوە و لە ئێستا لەسەری لێکۆڵینەوە کات و بۆ داهاتوو پلانی پێدا ئەنات و ئەم پلانە بۆ پێکانی پێداویستیەک یان نیازێکە. بۆیە ئێمە پەیوەندی ئەکەین چی بۆ نیاز، چی بێ نیاز، چی بە زانست، چی بە سروشت. ئەگەر نیازەکەی پێکاو جوان جێبەجێ کرد ئەوێتە پەیوەندی کاریگەر. ئەگەر نیازەکەی نەپێکاو هەر بوو بە پەیوەندی، ئەتوانێت پەیوەندی بێت وەلێ کاریگەر نەبێت. کاریگەر ینی ئامانجێک وا لە بەر لە پەیوەندیە کە تۆ بۆ ئەو پەیوەندیە بۆ ئەو ئامانجە پەیوەندی ئەەکەی. واگەر ئامانجەکە دەست کەوت بە پەیوەندیەکە، پەیوەندیەکە کاریگەرە. ئەگەر دەست نەکەوت پەیوەندیە ڕەنگە کاریگەر نەبێ، حتا ڕەنگە ڕوخێنەریش بێت. ئەو ئامانجانەی کە مرۆڤێک وەکو بەشەر نەک وەکو بوونەوەر بە دوایە ئەچوە پێنجە کە یەکێکیان نینی بوونەوەرەکانی تریچە، بەڵام چواریان نینی بەشەرە. ئێمە یەکەم شتێکە پەیوەندی بۆکەین بۆیە بمێنین نەمرین، چون ئینسان بۆی گرنگە بمێنێ، خۆی خۆشەوێت، خۆی وەکو حوبی زات وتمان حەز ئەکات بەرژەوەندیەکانی خۆی زیادکە و خەساری خۆی کەم کاتان نەمرێت. ئەگەر پەیوەندی کاریگەر بێ ئەزانێ بەرانبەرەکەیش بەرژەوەندی خۆی ئەوێ و زەرە لە خۆی دوور کاتەوە. ئەمە نابێت، ئەبێ بە شەڕ ئەگەر حەتکیان وابێت. بۆیە ئەبێ بە ڕێز و حقوقی متقابل، مافی بەرانبەر، ڕێزی بەرانبەر ئەم شتە تەبا بکات. کاتێکە بە دوای خۆشی خۆیان چوە خۆشی کەستێک نەدا و کاتێک زەرەر لە خۆی لادا بڕیشی کەسیەوە نەکات. ئەگەر ئەمەی کرد بەرەو پەیوەندی کاریگەر هەنگاو هەڵەگرێت. یەکەم شتێکە بۆیە چین بەقاس، نەمرین بمێنین. هەم بەقا لە ئیشە، هەم بەقا لە ژیانە. ئەگەر قدرەتێک حەزەکەی بمێنێت، ئەگەر ئیشێک حەزەکەی بمێنێت، ئەگەر گیانتە حەزەکەی بمێنێت، حەز ناکەی نەخۆش بکەوی چون گیانەکەوێتە خەتەر. پەیوەندیەکەی تەکی تەبیعەتە، تەکی خواردنە، تەکی دەرمانە، تەکی ژینگا بۆی بمێنی. ئەم پەیوەندیەکەی کارگەرە وەختێکانە تەندروستی تۆ بپارێزێت. ئەمە تا ئەراینی ئاژەڵ و هینی مرۆڤی چوو. ئاژەڵەکانی نێژێتی داروین نێژێتی ێژێ بۆەوەی بمێنێن سێ شتەکەن: ڕائەکەن، ڕاوەکەن، حەشارەدەن.
ئەگەر بتوانێت باشتر ڕابکات ڕاوەکە دەستی دەرناچێ ئەیگرێ و خۆی ئەمێنێەوە ئەمرێ ئەگەر ئەو باش هەڵبێت ئەو دەربازەوە ئەم ئەمسا ئەمرێ ئەگەر بتوانێت خۆی حەشار بدات دەرئەچوات یا ئەگەر لێ هاتووی گرتنی نەبێت وەکی داکەیوان و مێرو لە ئەگرێت ئەچوات لە چاڵەکە خۆی حەشارەدا و مێرو لە ئەگرێت بەم شێوە لە بۆمان ئێمە هەوڵە دەین ئەمە پەیوەندیەکە ئێمە ئەیگرین تەکی یەکترا بۆمان چوار شتی ترمانە ئیتر هینی بەشەرە هینی ئاژەڵنی ئەمە بە دوای قودرەتە ئاگەڕین شێرێک نازانێت لاوازە گەرەکی بێ بچواتە تەجمیل و لەشجوانی خۆی بە قوت بکە شێرە ئەو قودرەتە سروشتیە پێدرێ ئەمە بە دوای قودرەتە ئاگەڕین لە پارەا بێت لە زانستا بێت لە عەشرەتا بێت لە کەسایەتیا بێت لە هەر چێکا بێت پەیوەندی ئەگرین قودرەتمان دەستکەوێ وەختێک کاریگەرە قودرەتەکە دەستکەوێ ئەنا هەر پەیوەندیە ئەگەر قودرەتەکەی لێ سەندی پەیوەندیەکی دۆڕاوە ئێمە دوای قودرەت و شوێنی سروەتە ئاگەڕین یەکێ لەو شتانە قودرەتەدا بە من پارەس سروەت حەزەکان مەچەسپێنێت دەسەڵات مەداتێت ئەتوانم خۆشەویستی پێ بکەم زۆر شتێک ئەتوانم بە سروەت بکەم ئاژەڵەکان مانای سروەت نازانن بێژن سروەت کۆ بکەینەوە من پەیوەندیەکەم بەوەی سروەتم زیاد بێت سروەت ئەگەر علم بێت ئەگەر دووبارە پارە بێت ئەگەر قودرەت بێت سروەت لە چیاوێ ئەو چتەسەکە لێ هاتوویەکەدا بە من ئەگەر پەیوەندیەکم کرد سروەتم دەستکەوێت دووبارە من پەیوەندیەکەم کاریگەروە یەکێکتر لەو شتانە من بە دوایە ئاچم احترامە خۆشەویستیە ڕێزە سۆزە لاواندنی هاوسەرەکەم لاواندنی مناڵەکەم لاواندنی دۆستەکەم لاواندنی مامۆستاکەم چۆن بیلاوێنم ڕێز و عەتف و سۆز لەوە بجوڵێت تا لە کەم و کورتی من چاوپۆشی بکات یا ڕێگەیەکی ئاسان بۆ ژیانێکی هەموار بۆ من خۆش بکات ئەمەش یەکێکتر لە پێداویستەکان ئێمە بۆ پەیوەندیەکەین یەکێکتر لە پەیوەندیەکان ئێمە بۆ شادیە یعنی ئەمە بەردەوام بە دوای شادی ئاگەڕین بە قسەیەکی ناشرین ئەڕوانی کەنین لە دەممان وشکە بێت بە قسەیەکی شیرین گریان وشکە بێت و ئاشتی دەست پێکات ئایا ئێمە ئەزانین شادی بە پەیوەندیەکانمان پەرە پێ بدەین گەشە پێ بدەین نێڵین شادیەکەمان لەدەست دەربچێت بۆ یەکان ئێمە ئەگەر بێژین پەیوەندی بۆ چێگرین بۆ پێداویستی بێژین پەیوەندی کاریگەر کامەسا ئەوسە کە پێداویستیەکان ڕەواکات ئەم 5 پێداویستیە کەوتم بە زمانی گلاسر وتم گلاسر ێژێ بەشەر بۆم 5 پێداویستیە سەرەکیە هەوڵەدات و ئەگەر تماشا بکەین کێشەکانی هەمووی مرۆڤایەتی هەمووی تاریخ هەمووی مێژوو کێشەی پەیوەندیگرتنە نەمانتوانێتێکی چەکەکەمانە پەیوەندی بگرین خۆمان یا بەران بەرمان پێکشتێ نەمانتوانێتێکی ژینگا پەیوەندی بگرین یا ئەومان ڕوخانەیە ژینگە ئێمەی ڕوخاندێ نەمانتوانێتێکی خێزانمانە پەیوەندیمان بێت یا تەڵاقین یا شەڕ و ئاژاوین و لە هەر کوێ چاتوانیمانە پەیوەندی بکەین شەڕێکی درێژ و قورسمان کردە بە سوڵح گرفتێکی قورسمان کردە بە ئاسانی و لە ڕێگەی پەیوەندیگرتنەوە کولتوری کۆنمان بە کولتوری داهاتوە گرێ ئەدەین و ڕۆژ بە ڕۆژ لە دووپات بوونەوەی ژیانمان وەکو ئاژەڵەکان بەرگریەکەین دەمت خۆش بێت دکتۆر کەواتە پەیوەندی کاریگەر پێویستی بە پەرەپێدان بە لێهاتووی کارامەی ئینسانەکانەیە ئەکرێ لێرە پرسیارێکی تر سەر هەڵبدا باشە پەیوەندی کاریگەریان پەیوەندی زانستە یان هونەرە لە ڕاستیە زانست بە شتێکێژن بتانی فێری بکەی هونەر بە شتێکێژن بتانی فێری بکەی بەڵام هونەر بەهرەیەکە کە ڕەنگە تۆ نەتوانی وەکو زانست بە هەموو کەسێک فێری بکەیت چون ئەبێ بەهرەکەی تیاابێ کەسەکە بڕێکەس هەروە لە خۆ قسە ئەکات ئەو نەزڕێ شرینە ئینسان حەزەکە گوێ لێ ورێ بڕێکەس قسە ئەکات قسەکەیش زانستیە بەڵام ناتوانێ بیگەێنێت باشیش لێزانێ ئەگەر بێژی قسەمەکە بەس جێبەجێ کە جێبەجەیەکە وەلێ بێژی ئادەی ئێمەش تێبگەێنە ناتوانێت تێمان بگەێنێ بۆیە عالم و معلم فەرقیانەیە عالم ئەو کەسەسە زانستی پێ معلم ئەو کەسەسە زانستەکەوا پێی هونەری گەیاندنی پێ بۆیە پەیوەندی کاریگەر هەم زانستە و هەم هونەر پەیوەندی ئەتوانێت هەر زانست پێ وەلێ پەیوەندی کاریگەر ئەبێ زانست و هونەر بێ هونەری گەیاندنەکە زۆر گرنگە دکتۆر زۆر جار لە پەیوەندیە ئەگەر باس بکەین پێشەوەی بچمە سەر ئەم پرسیارە ئەو پەیوەندی کاریگەری کە مەبەستمانێ ئەمە باسی لێوە ئەەکەین بە دڵنیاییەوە پێکهێنەری هەیە ئەکرێت پێکهێنەرە سەرەکیەکانی پەیوەندیەکی کاریگەر ئێمە بزانین بە تایبەت لە نێوان کەسەکانە چکە تۆ ئەوە ئاماژەت پێدا ئێمە بەشێک لەو پەیوەندیانە پەیوەندی لە مەبەستمان سەرەکی لێرە لە نێوان کەسەکانە نەک پەیوەندی ئینسان شۆفێرێک لەگەڵ سیارەکەی حتمما لە پەیوەندی نێوان کەسەکانە
پێکێنەر سەرەکیەکانی ئەم پەیوەندیە بۆ ئەوەی کاریگەر بێ ئەکرێ بزانین چی وچین بە سوعبەتێک دەست پێ بکەم میوانێک هاتووە منتەقەی ئێمە و خاوەن ماڵ ئەو نەخۆشیەویست ڕۆژی ئەوڵ گەسکێکی بۆ سەروەڕی ڕۆژی دوم قازێکی بۆ کوشت هەر ڕۆژێک شتێکی بۆ کوشت و میوانەکە دەوی بڕۆمەوی بەخوا نابێ ئەبێ حیوانێترم سەر بڕیوە دانیشێمەوەیە کۆ بخۆین ئیتر کەڵەشێر و چت تەواو بوو ڕۆژی خواحافیسی خەریک و نێزیک بێتەوە کاوراوتی ڕۆمتی قسم بەخوا ناڕۆی بۆقم بۆ سەروڕی آخری هەنی چی بۆقم بۆ سەروتی دەی وەڵایی لەبەر خۆشەویستیت بۆقم بۆ سەروڕی ئەویش زۆر قەلەق و بێتاقەت بوو لەبەر ئەوەی وتی ئەگەر زووتر بچوایە من نەگەیمە ئەم ناڕەحەتیە بۆقم بۆ سەر بڕۆم کە کەسێکی تر لێ بوو دەموچاوی هەردکانی بینی بە زمانی جەستە تێگەی پەیوەندیەکە ئاڵۆزە هەردکیان پڕن لە ڕێز و سۆز بۆ یەکتری وشەکان نایگەێنێ ئەو لە جافایەتی منتەقەی جوانڕوا و میوانەکەی بەخێو ئەکرد بۆق بە عەلی شیشێژن ئەمیش بێژین ئەگەر خەڵکی سلێبانی بوو بۆق بە قڕواقی ئەو دیکە ئێمە قڕواق بۆ میوانمان سەر ناڕین و ئەوتی دەیبوو تا قەلم بۆ سەر بڕی وتی دەی قەل چۆنە درێمە میوان چون قەل لە لای ئەمە بە قاڵاوێژن بە قشقاڕێژن ئێمە قشقاڕە بۆ میوان سەر ناڕین بۆیە پەیوەندی ئەبێ بزانین خاڵەکانی چین بێژەر یەکێک لە خاڵەکانی پەیوەندی چۆن ێژێ چی ێژێ کەی ێژێ بۆ ێژێ مەبەستی چیە چیە گوێگریش یەکێکە چی ئەژ نەفێ چۆن ئەیژ نەفێ کەی ئەژ نەفێ بۆ ئەیژ نەفێ مەجبورە بیژ نەفێ دڵی وا پێوە بیژ نەفێ حەزی لێ و ئەو شتەوە بێژەر ئەینێرێ بۆ گوێگر بە چ کەرەسەیەک ئەینێرێ بە زمان ئەینێرێ بە نووسین ئەینێرێ بە وتن ئەینێرێ بە تەلەفۆن ئەینێرێ بە ئسمس ئەینێرێ بە ڕەمز ئەینێرێ بە ئیشاراتی دەموچاو ئەینێرێ و ئەم شتە ئەینێرێ مانای چییە لە ڕووی ماناوە چ مانایەکی واتیە ئایا ئەم مێژە قەل هەمانە ئەو یێژێتی ئەم مێژێ بۆ قەمانە ئەو یێژێتی ئەبێ مانای شتەکە بزانین و لە گشتی گرنگتر ئامان چیە لەم گفتوگۆ زۆر کات کەسێکا قسەکە و شەکان گشتی ناشرینە و گشتی شپرزەوە لە هەردکیان پێەکەنن چون ئامانج گاڵتە و سوعبەت خەریکن شۆخیەکەن بە یەک قەستی ڕوخاندنی یەکتریان نییە زۆر کات دوو کەس وەیەک قسەکەن قسەکانی ژۆر ڕێک و پێکەوە لێت ماشاکەی یەکێکیان خەریکە ئەوکەیتن محاکمە کات خەریکە ئەگەر بسەلمێنێ شتەکەی کردووە ڕەنگە بیخاتە سیژن و زندانیش بۆ یەکانە ئەبێ بزانین بێژەر کێس ئایا بێژەر باوکێکەتەکی کچەکە یا قسەکە بێژەر مامۆستایەکەتەکی تەلەبەکە یا قسە بەڕێوەبەرێکە لەگەڵ حاکمێکەتەکی بەڕێوەبەرێکەتەکی فەرمانبەرێکە بێژەر ئەبێت جێگەی خۆی بزانێت و ڕێکی جێگەکەی قسە بکات نە زیاتر نەکەمتر گوێگریش ئەشێ بزانین کێس گوێگر ئایا نەخۆشە گوێگر ئایا بۆ نمونەچی بۆ لای نەخۆشێک با هەر ئەمە بێژم ئەمی شەرۆک و سوحبەت هێژم هێژێ کابرایە گوێی سەنگین و گوێی قرس و چوو بۆ لای نەخۆشێک مەولانە ئافەرمێوتی ئەچم بۆ لای و ئیساتە لەوێ ئەوێت هەراوری ئەوەرکێ قسەی خۆیەکە و منیش با نەزانن کڕم ساختەیەکی کەوتی بزان پلانێدا بنم بۆیە گفتوگۆکە کەم وەک خۆی دەربچووە وەختێ چوی وتی ئیسا منەچم مەرحەباکەم جوای مەرحەباکەم مەدەنەوە خێراتن مەکەن و دانشم لە جێگەی خۆما و تۆزێ بێدەنگی دەسی پێکرد پرسیارەکەم ێژم حاڵە چۆنە حتمما ئەو ژێژە زۆر باشم من ژێژم ئەلحەمدولله ێژم دکتۆرێکێ ناوی هەر دکتۆرێک بووە نابێ خو بێژم دکتۆرێک خراپە ورەی دابەت ێژم یاڕەبی زووتر بێت و ئیشی خۆی بکە و تۆیش بەدەستی ئەو چارەسەر بۆ پێیابێت وتی دوایەوە پرسم چییە خۆی حتمما خواردنێکیاندا پێ حەبێت دەرمانی هەرچێکی وت ێژم نوێشی گیانوێ بگەڕێ بە گیان تایشەڵە ئەمانەی لە بەری خۆی و حاضر کرد و چوو بۆ لای کاورە ئەمە مەبەست مۆسە ئەم کەڕە نازانی بەرانبەریش نەخۆشە حاڵی بەرانبەرەکەی گوێ لێ ئەچواتەوە نێژێ سڵاو و مەرحەبا و چاکی چۆنی وەک خۆیە چووە ێژێ حاڵە چۆن ێژێ زۆر خراپ ێژێ ئەلحەمدولله ئیتر دیارە قسەکەی ئەو وەرناگرێت چون گوێی ئەم قەپاتە ئەوە واوتمان چووە چی ئەیگەێنی بەدەنگ ئەیگەێنێ و گوێی ئەم قەپاتە وەکو مۆبایلێکە یەک لایک خەت نەدەن وتی دکتۆرەکە کێ وتی ئیزرائیلە وتی یاڕەبی زوو بێت و دەستی بۆ بکەوێتە کار وتی خواردنە چیە وتی زەهری مارە وتی نوێشی گیان بێ و بگەڕێ بگاتە تێکەوتن لە ماڵەکە کردیان دەروتیان ئەم نامرێت تۆ گەرەکتە بیکوشی ئەمە پەیوەندیەکی ناکاریگەلە بە پێچەوانەیە ئەو پەیوەندیەکە بۆ یەکانە ئەبێ بێژەر گوێگر پەیامەکە کە ئەینێرین ئەوەی کە قرارە بوترێت شێوەی وتنەکە بەچی ئەوترێت بەچی ئەنووسێت بەچی ئەگەێنێت و
ئامانجی وتنەکە وەختێکانە موسا و شوان مەولانە ئەفەرمێت شوانەکە شعری بۆ خوا ئەوت ئیتر نازان مەولانە چۆن ئەمێ دروست کرێ من ئیسا نەقلی قەوڵی مەولاناکەم ئەیوب بەخوا ئەزانم ماندوو بووی قاچی ڕاکێشە بابی شێلم و جلەکان بۆ شۆرم و شەو بخەفە من جێگەکە بۆ داخم ئەمە زوانێکی عاشقانە و خوای پێ ئەلاوان بە زمانی عرفان حەزەتی موساوتی پێوتی چیەژی تۆ کافر بووی خوا کردە بەشەر شەکەت کردمانە کرد پەیام هات بۆ حەزرەتی موسا کە بۆ ئەم بەندەی منە لە من ئەتۆرێنی خەریکە بە زمانی عاشقیە دوێ من کەلیمەکانی گوێ لێ ناگرم من قالی گوێ لێ ناگرم حاڵ گوێ لێگرم خەریکە ئەم لاوێنێت خەریکە ئەم دوێنێت وەکو مامەقالە وەختێ شمشاڵێژێت خۆشە نایژی من نازانم چیەژێ کە هەموو کوردێک هەژێنێ و ئەبزوێنێ و تێرێتە جوڵە بەڵێ پنجتی هاتیە و ئەو پنجتا گەردانەدانە حەز بکەی شیەکەی دەستت خۆش بە دکتۆریان ئەڵبەتە کات هەبوو وەکو لە ئەڵلقەکانی تریشا باسمان کرد ئەم لێ هاتوویانە بەشێکی پراکتیکی گرنگە کە ئینسان جێبەجێ بکە بەڵام کاتەکە هەر ئەوە مەجالەدا کە ئێمە ئەو گفتوگوێچکە بەشی زۆری ماوە من هەندێک جارە بیستم دکتۆر مەبەست لە پەیوەندیگرتن بەشێکی لانی مەسەلەن دۆڕاوی تایە براوەی تایە یعنی مەبەست لە قسەکردنەکان ئەو پەیوەندیانە ئەکرێ باس لەو جۆرە پەیوەندیانەش بکەین بێگومان پەیوەندیەکە ئێمە بێژین پەیوەندیەکی دروستە ئەگەر ئەو پێنجە ڕێک بێت بەژەر بەرچاو بکەین و گوێگر پەیام و گەیەنەر و ئامانج وەسیلەی گەیاندن هیچی کێشەی نەبێت لە ئامانجەکە ڕەنگە لێکتێنەگەیشتنێک بێت با من بە نمونەیەک بێژم لە جەناب و پرسیارەکەم دش بە شیرین چییە؟ تاڵە تاڵ من مەبەستم تاڵ نەبوو چون من دەوای شیرین دەوای تاڵە من مەبەستم ئاوی شیرین و دش بە شیرین چییە؟ ئاوی سوێرە کە ئەومانە دش بە هەناری شیرین هەناری ترشە دش بە خەوی شیرین تا البته دش بە فەرهاد شیرینی فەرهادیش بڵێ ڕەنگە ئێمە بێژین شیرین بەرانبەرەکە شیرین مەبەستی تامی هەنگوێن بێت لە حاڵێکا من هەناری شیرین مەبەستمە ئەو ئەشێ ترش بێژێت ئەگەر ئاوی شیرین بێژم ئەشێ ئاوی شیرین هیچ تامێکی نییە ئاوی سوێر بەرانبەریەسی بۆ یەکانە ئەگەر شتەکە بخێنە ناوی پەیام زۆر گرنگەوێت بزانین کەسەکان ئەگەریش ژیرون و زیرەکن و هەموو شتێکون ڕەنگە لە یەک تێنەگەن ئەو لێک تێنەگەینە بڕێکات هینی لایف سکێڵەکانە کە یەکیان هەیەی یەکیان نیەتی و ئەوەی کە هەیەی یا ئەوەی کە نیەتی یا ئەوەی کە هەردوویان نیەتیان یا یەکێکیان هەیەی و ئەوکەی شەیەتی قۆناخی گفتوگۆکانە گۆڕێ بۆ نمونە گفتوگۆیەکی تەندروست ئەبێت چوار خاڵی تیابی ئەبێ بێژەر و گوێگر درۆ نەکەن هەرکیان سادق بن ئەبێ ڕق و ڕاست قسە بکەن قسەکە پێچ نەدەن تیکە بە دەوری سەریانە نێرنەوە بینن بە بۆنەی باوکتۆ نەوایەوە ئەمە وانەوە من ئەمام نەکرد ڕێک بێژە بە ڕێزی هەست کەسەکە بۆ خۆیانە ئەبێ قسەکە سادق بێت قسەکە ڕاست و ڕێک بێت یعنی ڕک بێت ئەبێ ڕێز و حرمەت لەوە نشکێت کەسایەتی کەسەکە نەڕوخێنی ئەگەر کەسایەتی ڕوخانی تر گوێ بۆ ناگرێت ئەگەر پەیوەندیەکەش گەرەکتە زۆر کاریگەر بێ خۆشەویستیەکی چیتیابێت هیچ حرمەتیەگری خۆشی چ گوێت ئێمە حرمەتی بڕێکە سەرین وە لێ خۆشمان ناوێت ئەگەر ئەم چوار خاڵە لە پەیوەندیەکە بێت پەیوەندیەکە بەرەو پەیوەندێکی کارگەر و تەندروستە چێت ئەگەر سەمیمیەتەکەش نەوێ هەر ئەم سیانەکەی تریش بێت هەرە توانێ بڕوە سەمیمیەتەکە چواتە بینی دۆستان ژن و شوو باوک و فەرزەند من بەم سیانەکەژمی علامەتی سەداقەت چییە؟ سەداقەتەوەی ئەو شتەیەژیتی لە ڕووی زانستی وەڕێکوێت لە ڕووی مێژوو وەڕێکوێت لە ڕووی عەقلی وەڕێکوێت تەکی منطقا بگونجێت و ئەگەر گەرەکمانێ بێژن ئەی سەراحەت چییە؟ سەراحەت یعنی ڕوک و ڕاست بێژتی بۆ نمونە تۆ لە منە پرسیێژی پارەتانەیە من سادق مێژم بڵێژی چەندێکتانەیە هێژم زۆر سەریح نییە زۆر ینی چەنی ئێمە مردمێکی هەژارین بە ملیۆنێ دینارێژین زۆر ئێوە مردمێکی دەوڵەمەند بە میلیارد دۆلاریش نایژن زۆر لەرا سەریح نییە ڕێژەیی بکەرەوە ڕۆشنی کەرەوە تا من تێ بگەم چییە بێژە 1 ملیۆن دینارمانێ ئیتر من قەشەنگ ئەزانم 1 ملیۆن و 100,000 نییە و 900,000 نییە ئەمە مەبەستم لە سەراحەتە کەس دکتۆر ببوورە یعنی زۆر جار لە پەیوەندی کۆمەڵایەتەکانیشمان مەسەلەن میوانێک دێ بۆ ماڵتی نوێتی لە جیاتی بڵێ پەرداخی ئاو بێناڵێ بیر لێرە بە چەند مەترەگاتە ئاو ئەکرێ بچێتە ئەو خەرمانێ سووتیا پڕگەن پێی بیکوژێن بەڵێ ئەوەی تر شۆخی و ئەقلانێتی قەدیمە بەڵام ئەگەر کەسەکە ئەوە تێنەگار ڕەنگە بێژن میوانداری نەکرد ڕەنگە
شووی ژنەکە گوێی بەمە بێ و ژنەکە نەچوە ئاو بێرێت هەڵپسێ شەڕێ بکات ئەی بۆ سەریح نایژی بێژی ئەم میێوانانە میێوانی خۆشەویست و ئازیزی ئەمن و شەکەتن ئایسا پەرداخی ئاوی کاتی زۆر کاتێتی سەریح بێژی پێی با بڕوات احترامش ئەوەسە کەسەکە ئەگەر غەڵەتێکی بوو غەڵەتێکیە کەسەکە خۆی غەڵەت نییە گەر من غەڵەتم غەڵەتێکم هەیە چۆن خۆم غەڵەتم ئەوە نیە منیش وەکو تۆ چاومە منیش لوتمە منیش دڵم کارەکە خوێن لە جەستەما گەر غەڵەتمەشێ دڵمیشی نەکردایە هەشیان مردووایە میساتە بۆ یەکانە احترام ینی ئەگەریش لە کەسەکە غەڵەتێک دەرکەوت غەڵەتەکە کردارە کەسەکە غەڵەت نییە وریا بە کردارەکە جیا بکەینەوە لە کەسایەتی جیا بکەیتەوە ئەگەر بەم شێوە مامەڵە بکرێت دوو کەس وەختی ڕوبەڕووی یەکەونەوە ئەگەر ئەم سێچتە و ئەگەر خۆشەویستێکیش لە بینیانە سەمیمەت بەرچاو بکەن هەردکیان سادقانە قسەکەن بەیەکۆ حرمەتی یەک بەرچاوەکەن ینی ڕێز و سۆزیان هەبوو ڕێز یەکترن سەمیمێت ینی سۆزیانە بۆ یەکوە ڕاست و ڕوونیش قسەکەن ڕاست و ڕوون ینی ئێستا منوتم شیرین بەرانبەرەکەی چی ڕوون نەبوو تۆ بیکە چوار ڕستە تا ڕوون بێ هەناری شیرین بێژە تا من بێژە هەناری ترش بێژە چەندێ پارەگە ڕێژەی بکەرەوە عەدەدەکەی بێژە تا من لێ تێ بگەم ئەگەر وا قسە بکەین هەردکیان سەریحون گفتوگۆکە ئارامە چوات وەکو ئایسا من و جەناب وەیەکۆ قسەکەین ئارامە چوات هێوەرە چوات سرە لە قێنین بۆ یەک لەشمان چاومان گوێمان حەماسمان بۆ یەکتری جۆرێکە هاندەرە بۆ ئەوکە بەرانبەرەکە قسە بکات چون زمانی جەستە ئەو سرە تۆ ئیستاوای پێەکەی من هانەدات ئەگەر ئاواز چاو بۆی تێک و دەستپێری بە چەناکەتا و منی تر تێکەچم بۆ یەکانە ئەم گفتوگۆیەکە هەردوو لاکە براون هەردوو لاکە لە گفتوگۆکە ئامانجەکەەوە پێکن بۆ نمونەگەر هەر شۆخیچ بێ لە شۆخیا ئەگەر وەیەکۆ بخۆین ئەمە تێرە بین ئەگەر یەکتر بخۆینە بێ بەشەڕ ئەگەر وەیەکۆ پێ بکەنین ئەوە ئارامی ڕوومەنتێکە ئەگەر بە یەکتر پێ بکەنین ینی حرمەت یەکتری نەگرین شەڕ ڕوەدات ئەو شۆخیانە ئەبێ بەشەر خۆ پەیوەندین بەڵام پەیوەندیەکە حرمەتی تیانە ماوەخرێکین گاڵتە بە یەکتریەکەین بۆ یەکانە زۆر گرنگە ئەم خاڵە بەرچاوکەین جا چەند جۆری لێ دروستە بێ ئەگەر لایەکیان سەریح نەوێ و مینجەمینج بکە و ڕوو قسەکەی نەکا و سەداقەتی تیان نەبێ و شلوشۆڵێک گفتوگۆکە بێنشاتێ و لە خۆ باشک دەست پێکا و لوت خوراندن دەست پێکا و دەست و گوێچکاکردن و سەر خوراندن و ملوە لاخستن و ئاوا شۆڕۆبوون و ئەمە نیشانەدا نیشاد نەما و سەمیمیەتەکە کاڵە بێتەوە چون هەردوو لا هەوڵ نادەن ئەو خەڵانە جێبەجێکن ئەگەر یەکێکیان جێبەجێی نەکات خاو ئین بکات بەڵام ئەوە کە تووڕە بێ و پەلامار بدات یەکێکیان زاڵەیە بە ملی ئەوکەیانە و ئەوە زاڵ بووە بە ملی ئەوکە ڕەنگە بێ ڕێزی چی پێ بکات زەختی چی بکە ئەویش لە ترس ئازاتی نییە جواب بداتەوە گفتوگۆیەکی سولتەگەر دروستەوێ ئەگەر یەکێک براوەس حتمما ئەوکە دۆڕاوە بۆیە ئەو دۆڕاوە حەز ناکە جارێکی تر ڕوبەڕووی کەسە بێتەوە پەیوەندی تەکا بکە ئەگەر هەردوو کەسەکە پەلامار دەروون هەردوو کەسەکە ڕێز بەرچاو نەکەن حرمەتی یەکتری بەرچاو نەکەن سۆزیان نەبێ بۆ یەکتری ڕۆک نەبن و تەن قسە بکەن بە یەکۆ سەداقەتیشیان نوێ درۆژ بکەن بە یەکتری شەڕ دروستە بێت شەڕەکان وای نە ئەگەر یەکێکیان ڕوون و ڕووک و جوان قسە بکە ئەوەکیان خێلوخا و کرچ و کاڵی بکە و گوێتیان نەدات گفتوگۆکە ناگاتە ئامانج هەرکیان شەکەتە بن و خواحافیسیەکەن و ڕەنگە هیچ چێژ و تامێکچیان لێکتری وەرنە هەرکییان دۆڕاون بەڵام ئەگەر هەردکیان سەریحون هەردکیان سادقون هەردوو حرمەتی متەقابل بەرچاو بکەن ئەگەر خۆشەویستێکیش بێ بەرچاوی بکەن هەردوو براون هەردوو ئارامن گفتوگۆکە کاریگەرە ئەگەر شۆخی بێت ئەگەر ئامانجێک بێوەکو کارێکی ئیداری بچی داوای بکەی یا کرێکارێکی بۆ خاوەن ماڵەکە ئیش بکەن دەمت خۆش بێت دکتۆرگیان شتێکی جوانت ئاماژە پێدا لە بینی دوو کەسەکانە مەسەلەن گوێگرتن ئایا گوێگرتن گوێگری باش و ئەوانەمان هەیە تا چەند کاریگەری هەیە لە پەیوەندی کاریگەرە جوانم دوێنی مامۆسا ئەمە گوێگرتنە گوێ بگری لە کەسەکە و خاڵێ لە قسەکەی بدۆزی تۆ و خاڵەکە بخەیتەوە بەری چاوبی و ڕژێنی ڕێک ئەو کەسەوە قسەکە تێری تێگفتوگۆوەک و شوانێک شمشاڵ ێژێ بۆ مەڕێک چۆن ئەلەوە ڕێژنێک بیت و گۆرانی ێژێ بۆ مانگایەک چۆنەی دۆشێ شیری زۆرتری لێ دەرتێرێ گوێگرتنی ڕاستەقینە بەرانبەرەکە ئەجوڵێنێ تێرێت یە قسە خۆشحاڵی ئەکات و ئەمە لە گوێگرا خۆی نیشانەدات لە
بێژەرا خۆی نیشان نادات گوێگر بە پرسیاری بەجێ وەکو پرسیارەی جەنابەت بەسەر لە قاندن بە ئاوردانەوە بە تەمسیلێک ئەی خاتە ناوی قسەکەیەوە بە درێژەیەکە ئەیدا بە قسەکەی ئەو بە ڕووناکیەکە ئەی خاتە سەری قسەکە بە تاریکایەک لە قسەکە هەست هەوڵەدا بێ ڕوونی بەرانبەرەکە ئەو تاریکیە ڕوون بکاتەوە بە نێزیک بوونەوە بە بازخوردی فیدباکی ئەحساسی بێژەرەکە وەختێکانە تنە بێتەوە ئەمیش تێتە بەرەوە وەختێکانە پێ ئەکەنی ئەمیش دەموچاویەکاتەوە بەم شێوە بێژەر تێرێتە سەری عشق و وتن حتا بێژەری تووڕێژ ئەتوانی بە گوێگرتنی دروست کابرا تووڕەز لەو بەرەوتێتەوە بە تووڕێی ئەکا بە ماڵا و قسەکاتەوەکو گوێگرێک هەل لە تەقەی دەرگاکەوە هەستەکەی ئەم تەقەتەقەی ئاسایی نییە لە شرپەی پێڵاوەکەیەوە لە دەرگا باسکردنیوە لە سڵام نەکردنیوە پرداخی ئاوی بۆەوەی چون وتن بوتمان بەس وتنی کەلام نییە لە شیش خەریکە قسە زمانی جەستە دەروون ناسەکان ێژن 55 گفتوگۆ زمانی جەستەیەکە 35 غێری زمانەیەکە لەحنێکە حماسەیکە شێوەی دکتۆر جیاوازیەکەی لە بینی زمانی جەستە و زمانی دەمی کە من قسەی پێەکەم مامۆستا بێ بۆرە زەحمەت بێ بۆرە بێ بۆ هەڵناسی بێ تۆ ناڵێ یعنی مەیە من بەدەست ێژم نێ بەدەم ێژم بێ ئەی مەلا ناسرەدین نەیوت کابراوتی کەڵە شێرەکەی چووە ماڵیان چوو بە دوای کەڵە شێرەکە وتی کەڵە شێرەکە ماوتی نەمبینیوتی ئایسا قولەی لێراوە وتی نازانم من نەمبینیوتی آخر دەی نازانم بە دوی کەڵە شێرەکە باوەڕکەم لە قەمسێڵەکەی هاتووە پەڕەکەی لێرە بە سوێنی تۆ زمانی جەستە 55 ڕاستیەکان ێژێت من ئیسا گەرممە هەر بێژم فێنکە کابرا ڕەنگی زەرد بۆسۆ بێژێ نەترساوم کاورا ماندووە خەویتێ هەر باش کەدات بێژێ شەکەت نیم من بڕوای پێ ناکەم سوێنیش بخوا بڕوای پێ ناکەم بۆ یەکانە بەهارۆکو شۆخی ێژێ کابراایەک میوانێکی خۆشەویستی هاتوو بۆ میوانەکەی هەروتی بە خێر بێ و دوایوتی و کورەوە هەر چوارمەزەوە خێر بێ و هەرچی کرد ئەو هەموو خۆشیە لە دەرونیا وشە نێتوانێت بیگەێنێ ئاخرەکەی وتی کورە تەلاقم کۆتێسیوەسێ ئەوە خێر بەخێر بێخۆ تۆ دەموچاو و یێژێت میوانەکەت و چەندێ خۆشەوێت ئەو دانانەکە خەریکە یێژێتی نەحوەی دانیشتنەکە یێژێتی سفرە داخستنەکە یێژێتی بەڕێکردنەکە یێژێتی ئەمە 55 یێژێ لەحن و سووری دەموچاوت و ئەدەبیاتێکە یێژیتی کە کەلام نییە تونی قسەکانتە لەمسی کەسەکەس دانیشتنە لە بەرانبەریوە ئەمیچە خەریکە 35 ترێژی دەیچی کەلیمەکان ێژێتی جاتی بێژی مامۆساتۆ فەرمایش شکر ێژی مامۆساتۆ عەرزی من ئەکرد ئەو ڕۆژە لە خزمەت ماوی دەیخوامە تەواو مامۆستا و ڕوخان و کردتە تەلەبە و بچووکە کردو دەی ئەو هەشتا ئەو 90 ێژێت تۆ ڕێزیان پیاواگەست وشەکانی بڵێنە ئەنا بە تەواوی وجود تۆ گەرەکتە گفتوگویەکی کاریگەری بێ بۆیە ئینسان تێ ئەگات لەو بابەتە کە ئەم کەسە گەرەکێسی پەیوەندێکی جوان دروست بکات لەسەر گوێگرت ناوین گوێگرتنی کاریگەر کەسەکە تێرێتە گفتوگۆ تۆ خەریکی تەکی کەسێکا قسەکەی مۆبایلەکەی گرتووە بەدەستەوە هەر بم دڵم لاتە دکتۆر ڕەحمەتی لێوێ پێژی براتێکی تو قسەکەمێژە گوێم وا پێوە دڵم لاتە با ڕاستەکەی دڵی لە لامە چاونی لام چاو 55 گفتوگۆ کەس تۆ چاوتی لە من داخستە 45 ماسۆ نازانم تێگەی یا تێناگەی بۆ یەکانە ئەو ئاوردانەوە لەو کارەوە وەختێکی کەسێکا قسەکەی پیانڕوانینی سەر لە قاندنی پرسیارکردنی درێژە بە بابەتەکەدانی نیشانەدات تۆ ئەگەریش موافقی کەسەکە نیەی خەریکی گوێی بۆگری وڵتر وتی لە 100% لەگەڵ تا هاوڕێ نییەم بەڵام تەواوی دەسەڵاتم ئەخەمە ئیشتا تۆ قسەکانە بکەی چون گرنگە بۆم گوێ لێ برم چون هاوڕێ نییە مولێ بە گوێگرتن ڕێستەگرم احترامتەرم کاتتە دەمێ دەرفەتە دەمێ نرخێنم و سادقم لەگەڵ تا هەرچەند بڕوان پێ نییە وەلێ گوێ لێ دەمت خۆش بە دکتۆر ئێستا من ئەو کاتانی کە تۆ قسەتە کرد من بیرم لەوە کردەوە هەندێک جار من بۆ خۆمیان هاوڕێکانم بە بیستنی ناوی کەسێک یعنی بە هاتنی میوانێک کەسێک
تێکەچین ناڕەحەتە بین بێتاقەتە بین هەستەکەم پەیوەندیەکانمان پەیوەندی کاریگەر نییە بەشێک لەوانەی کە باست کرد سەداقەت و ڕێز و ئەلبەتە یەکێک لەو پایانەی لەقە بۆیە من خۆشحاڵ نابم بەو پەیوەندیانە بە پێچەوانەوە ڕەنگە لیقای کەسێک خۆشحاڵم کە لەوە ئەچی ئەو پایانی کە جەنابەت باس کرد محکەم و بەرچاو بگیرێن بربەستەکانی پەیوەندیەکی کاریگەر کە من و تۆ ئێستا ئەم پەیوەندی ئەگرین یان نێوان کەسەکان ئەکرێ ئەو بربەستانە بزانین چی وا ئەکا کە پەیوەندیەکان کاریگەر نەبن بێگومان ئەو کەسانەی کە وەیەک و پەیوەندی ئەەکەن پێچەوانەی ئەوەی کە بۆ نمونە سەر و کۆمارێک بێ و ژێردەستەیەکی شتێ لەوێ من هەر چاوەڕوانەکەم وەکو مرۆڤێک ڕێزم بگرێ کرامەتم نشکێنێ حرمەتم نشکێنێ بەخۆ بەزلزانینی من بچووک نکاتەوە بۆ بابەتێک وێسیین بابەتەکە ڕوون بکەینەوە مەجای قسەکردن بدات قسەکانم نەبڕێت وەختێ من قسەکەم ئەو قسەی منە بڕێت من پەلەم پێکەوێت پەلەم پێکەوت چتم لە بیرەچێت ئەوە چتم لە بیرچوو ئالۆزە بم ئالۆز بووم ئەویش تێناگات ئەویش تێنەگات پەلاماری منەدات ئەمێژن پێی سیکڵێکی نەرێنی دروستە بێ لە بینمانە من هێشتا دەستم پێ نەکرێت هەستەکەم ڕێزم نییە گوێم بۆ ناگیرێت خواستەکەم گرنگی پێ نادرێت بچووک تماشا مەکرێت ئەو خۆی بەزل ئەزانێت هەریستا وڵامی حازر کرێ بێژێ بە من نە بۆیە من هەر لێرەوە وەکو پەلامارە ڕۆمە ناو ئیتر لێرەوە ئامادەم یا هێرشم تێ بکرێت یا هێرشی تێ بکەم چون احترام نابێنم احترام ینی چی ینی من قسەکەم تۆ مەجال مەدەیتێ مەجال بدەی بە من احترامی بەس منە نەکردێ احترامی خۆشت کردێ چونکە وەختێ من ئەخەیتە بێمەجالی من شپرزەوم و چون خۆیی خێرا جوواوە دەیت تۆ هێشتا قسەکەی من تێنەگەی وڵامە دەیت تۆ ڕەنگە وڵامەکە غەڵەت بێ ئەگەر قسەکەی من یەک دقە بێت تۆ لە سی چرکە بیبڕی خۆی سی چرکە کاتێ بۆ وڵام حازرکردن بێڵە با من یەک دقا قسە بکەم تۆش یەک دقا کاتی بێ بۆ وڵام بۆ وڵامی شتێکە لێ تێگەشتی نە وڵامی شتێکە لێ تێنەگەیشتی بە ئەم کاتە ئەیدەی بە من هەستەکەم گوێ بۆ گرتم حرمەتە گرتم ئەگەر جوواویچم بکەی ناتوانم بێ حرمەتی بکەم چون گوێ لێ گرتم بربەستەکان وانە کەسایەتیەکانە ئەو کەسانەی تێنە گفتوگۆکانەوە ئایا ئەتوان ئەو بربەستانە لە کەسایەتی خۆیانە لابوون ئەگەر بربەستە کەسایەتیەکان نەبێشە بچینە بربەستە کۆمەڵایەتیەکان بچینە بربەستە ئەلکترۆنیەکان بربەستەکانی پەیوەندی بۆ نمونە کوڕ و کچێک پەیوەندیەکەن و یەکۆ زۆریش بینیان خۆشەوە زۆریش جوان پەیوەندیەکەن بەڵام کوڕەکە بە مۆبایل جوان نەزانێ قسە بکات چون کۆپی پەیستی نامەی کەسی کەسی ترەکە بۆ ئەم خۆی تێتە بەرۆ ناتوانێت ئەو پەیوەندی بکات یا پەیوەندی مۆبایل من نازانم نامەیەکم نردوێ نازانم ئەو خەوتووە یاوا بخەور ڕسیپشنەوێت ڕسیپتەوێت ئێژێ وەریگرت بەڵام دوورە لە هەست کاسە کەسەکە نییە لەویانە من ئەو نە چاوەڕێەکەم جواب ناداتەوە وختێ جواداتێژم جاوکەی وای نەسەر من نازانم ئەو خەوتووە ها لە زیندانە ها لە حمامە ها لە سەر ئەوە بۆی ناکرێت بۆیە جوانترین پەیوەندی ڕوبەڕووە کە دەموچاوی کەسەکە 55 قسەکە بۆکە ئەو شێوەکانی ترسی تری بۆ ێژێ 35 تری بۆ ێژێ دەیچی ئەچواتە وشەکان یەکێ لە بربەستەکانەوەسە وشەی جوان هەڵ نابژێرین بۆ گفتوگۆ کەرەسەی جوان هەڵ نابژێرین بۆ گفتوگۆ مەجال نادەین بە گفتوگۆکە و ئەمە ئەتوانێت پەیوەندیەکە لە کاریگەر بکاتە پەیوەندی دکتۆر تەمەنیش ئەکرێ بەرچاو بگرێت لە کاتی پەیوەندیگرتن بەشی فەرازەبانن متالانگوێج یا فەرازەبان نازان بە کوردی چی پێبێژین سەروی زوان شتانێکەس بۆ نمونە تۆ بە کەسێک کێژی خوا قزە و خالم چاڵێتینومە تا ئەگەیم پێ تێخۆمە گەر وەرگێت بکەی بە عەرەبی بە ئینگلیسیەژی هەر دەرد و بەڵایەوا لە تۆ بدا ئالەرانێ منە تا بێم بگەێ بە خزمەتە لێ لە کوردی ئەمە هەڕەشەس یا لە فارسیاژێ نانێکە بۆ خاسەکەم مووسێ ڕۆنەوەبانی وە ئەمە ڕێک هەڕەشە زیانی سەرتە بڕۆم ینی بەڕۆنی خۆ سوورتەکەم و تەمەەن زۆر کاریگەری هە گەنجێکتەکی پیرێکا قسەکات دەستمۆچانی تەکاکە گپی ماچەکە دەستی ماچەکە تۆ مناڵێکی 1 ساڵانە لاوێنیەژی بڤەت تە چزە ئەکرێ بە پیرەمەردێکی 80 ساڵ بێژی بێ وڵات چزە و بۆ خاسەکەمە دەمێ با بڤەکان و خۆش بێتەوە ئەمانە گشتی ڕۆڵە بینێت کولتور زانست تەمەەن ڕەگەز کات کابرا نەخۆشە تۆ چەنێ لە لای دانیشی ئەگەر چویتە سەردانی نەخۆشیێک بۆ نمونە ئەزانی سەرمەرگێسی کامێرەکە دەرتێری وێنەی لێ بگری بزانی هێژی بە ئاخر چرکە بێتم چۆن هێژی وێنەیەکی لێبورم ئەیکەی خۆتەکەیتە گاڵتەجار ڕێ و خەڵکە و یا ئەوە بە جوانی هێژی باتخوا بۆ یادگار
ئەم وێنەمانە لای خۆتان بێت بە کامێرەی خۆیان ئەیگری و با بەلاتانوێت ئەم ڕۆژانمانە لە بیرایەوە چۆن خزمەتی باوکو دایکتانتان کرد یا کامێرەکەی خۆ دەرتێریێژی لاشن تا عکسێکی بورە مەزانم ئەو نەیە نەماوە دنیاوە. شێوەی وتنەکە زۆر گرنگە، کاتی وێنەگرتنەکە زۆر گرنگە، کاتی میوانی زۆر گرنگە، نەخۆشیێکە حاڵ و ڕۆژی جۆرێکە لە بەیانیوە 20 کەس چوون بۆ لای هیچ کێ مەجای نەدا سەر ئاوێ بکات، تۆش چووی لەوێ دانیشتی وەرخۆی پێچەدا و تۆ بە دەموچاویە تێ ناگەی ئەبێ هەڵسی بێتە دەریتر دانەنیشی. جوان دەست و دەمت خۆش بێ دکتۆر. لە پەیوەندی کاریگەرە ئەلبەتە وتمانۆکو لێ هاتوویەکە ئەکرێ ئینسان فێر بێ خۆشبەختانە، بەڵام پەیوەندی ناکاریگەر ئەوەی کە باسمان کرد کاریگەری و جێکەوتەی ئەبێ بۆ ئەم کەسە، ینی بۆ داهاتوو هیچ کاریگەریەکی نێکەتیڤ بەجێڵێ لە پەیوەندی گرتنیان لەگەڵ کەرەستە و دەور و بەریا بۆ نمونە پیاوێک کە لە ئەم مەجلیسەی من و تۆ ئێستا پەیوەندیەکەمان ناکاریگەرە ئایا من لێرە هەڵسام کاریگەری بێ لەسەر باری دەرونیم لەسەر باری کردەیم کە ئیشەکان ڕاپەڕێنم. ئینسانێک لە جێگەیەکە ئاهۆندان شتێکێک تێ لە دەری گوێچکە یەک وشەی بۆ ێژێ بۆ نمونەیەژێ مناڵەکە لە سەربان کەوتە خوارەوە 1000 قسە باش شاعر خەریک وێ شعر بێژێت تۆ بڕوانە چۆن ئاڵۆزەوێ ئەو هەژارە چۆن دەفتەر و قەڵەم و کتێوی هەڵەگرێ و ڕائەکات. ئێمە بە پەیوەندی ئەتوانین مرۆڤەکە بڕوخێنین، ئەتوانین مرۆڤەکە هان بدەین، ئەتوانین مرۆڤەکە بگرێنین، ئەتوانین ئاشتیکەین و ئەتوانین شەڕێکە بە تفەنگ ئەیکەین بە وتار بیوێستێنین، خەرمانی ئاشتی ئەتوانین بە وتار ئاگر پێوە بنین، ئاگر ئەتوانین بە دوو قسەی جوان بکوژێنین و کوڕ و کچێک لە ماڵی خۆیان دانیشتون کەسێک لە دەرەوە قسێکی تکاکاتێتۆ کچەکە تەلاقەدا کچەکە داوای تەلاق لە شوەکەیەکە پیرەژنیە نێری بە دوایان هەرکیان ئاش دەکاتەوە، یەکێکیان بە گفتارێکی کاریگەری نەرێنی ماڵی ئەمانی ڕوخان، یەکیان بە گفتارێکی کاریگەری ئەرێنی چون بابزانین گفتاری کاریگەر یا پەیوەندی کاریگەر ئەوە نییە کە هەر ئەرێنی بێت، ئەوەی کە خەریکە ماڵی مردمەدا بەیەکە دوو نەفرەدا بە گژیەکە گفتارێکی پەیوەندێکی کاریگەری هەیە بەڵام نەرێنیە چون لەوێ مافی بەرانبەر ڕێزی بەرانبەر من لەتمە نەبینم تۆ لەتمە نەبینی من گەشە بکەم تۆ گەشە بکە هیچ کام لەوانە بەرچاو ناکە. زۆر سپاس دکتۆر بۆ کات بەخشینت، سپاس بۆ ئازیزان و خۆشەویستان چاوەڕوان جارێکی تر دێنەوە خزمەتتان تا ئەو کاتە ماڵتان ئاوا خواتان لەگەڵ.